ڕاهێنانێکی پێنجخولەکی بینینی بوو لەبەرکردنی بینینی یەکەم جار سێوشەم لەبەر کرد لە ماوەی پێنجخولەکە هەر ئێستاش نازانم ئەو سێوشەیە چی بوون بەس ئەلحەمدولیلا ئێستا لە ماوەی پێنجخولەکە ئەتوانم دوو دێڕ و دوو لاپەڕە و دوو دێڕ لەبەرکەم بەژیانی ئەو گۆڕانێکی زۆر گەورەیە بۆ من ئینجا مامۆستا من سەرەتا کە بەشداریم کرد لەسەر دوو دێری مامۆستا عەتا خۆمدانا یەکەم ئێمە خولەکە بۆ ژیان نییە ژیانمان بۆ خولەکەیە دووەم دانا من جەدە وەجەدە جا مامۆستا ئەو دێڕە بەجددی گەورەم کردو لە ژوورەکەمە هەڵم واسیوە هەر کاتێکە بێتاقەت بم سەیریەکەم ئەوە سوودێکی زۆر گەورەی هەبوو بۆ من ئەو دێڕە پێشتر مامۆستا تااقەتم نەبوو کتێبێتەوە بەتەواوەتی بخوێنمەوە ئێستا حەزەکەم ئەو کتێبانێک کە بۆ منە 14-15 بەشن بیان خوێنمەوە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە من هەر دەستم پێ ئەکرد و هەر تەواو نەبووم هەر دەستم پێ ئەکرد و هەر نەمەتوانی تەواویکەم ئێستا قەرار میاوە لەبەریکەم بۆ من ساڵەکانیش لەبەرکەم بەخێر بێ یا ڕەبی زۆر سپاس مامۆستاگیان مەمنون یاخوا سەلامەت بی ساوی گیان خۆتمان پێ بناسێنە تەمەنت چەنە ناوی تەواوەتی لە چ ئاستێکی خوێندنەی و لە چ شارێکەوە لەگەڵمانە بووی بەسەرچاو مامۆستاگیان من ساوێ ناسەح قوتابی پۆلی دە لە هەڵەبجەی شەهید تەمەنم 16 ساڵە یاخوا سەرکەوتوو بن ساویگیان مەمنون مامۆستاگیان ساویگیان باسی پێشتری خۆتمان بۆ بکە یادگەت چۆن بوو ئاستی مێشک چۆن بوو و لەبەرکردنە چ ئاستێکا بۆ تێگەیشتنت و ئێستا بە گەشتی بەچی و چۆنیش پێگەشتی مامۆستاگیان من سەرتا باوڵم چۆن دەورەی یادگەم هەڵبژارد ئەوە بەیانێک هەستم لە خۆ باوکم وتی داغڵی دەورەیەکم کردووی وتم دەورەی چی وتی دەورەی یادەکە من یەکەم جار کەسێ بوو بەجددی باوەڕم ئەها بۆ نمونە بە مۆتیڤیشن و هاندان و ئەم شتانە نەبوو هەموو کەسێ ئەبێ بۆ خۆی بجوڵێتەوە ئەمە یەک کاتێ بەشداریم کرد یەکەم ڕاهێنانێکی پێنجخولەکی بینینی بوو لەبەرکردنی بینینی یەکەم جار سێوشەم لەبەر کرد لە ماوەی پێنجخولەکە هەر ئێستاش نازانم ئەو سێوشەیە چی بوون بەس ئەلحەمدولیلا ئێستا لە ماوەی پێنجخولەکە ئەتوانم دوو دێڕ و دوو لاپەڕە و دوو دێڕ لەبەرکەم بەژیانی ئەو گۆڕانێکی زۆر گەورەیە بۆ من داخڵبوونت بۆ چالاکردنەوە زۆر ینی چیرۆکێکی جوانە تۆڵی هەر ئاگام نەخۆم نەبووە داخڵیان کردوم نەوەڵە ماسە بەیانی سم باوکمتی ئەوە داخڵم کردی بەوە دەورەیە خۆی گەورە خێر بنێری ئاوای نێرە ئەرە وەڵام مامۆستاگەم کەسێکی زۆر بەبەختم خوا بەخێر بێ لە خزمەت لەم ناوە لە پێنج خولەکە سێ وشە لەبەرکی ئێسش بیرت نەما بەڵام ئێستا تاین دوو لاپەڕ و دوو دێڕش لەبەرکی ماشاءالله اینجا ماسە سێوشەکەش کوردی بوون یعنی ئەگەر عەرەبی بووایە لەوانەیە سێوشەکەشم لەبەر نەکردایە ماشاءالله لێبێ وەڵی زۆر گۆڕانێکی گەورەیە مامۆستا بەسۆزی شمود مامۆستا ئەویش ئاوا وتی سێوشە زۆر کەم هەر نازانم مامۆستا ئەو کاتە چۆن ئەو سێوشەیەم لەبەر کردووە بۆ نمونە چۆن ئەوەنە کەم بوو یعنی ئێستاش بیرەکەم وڵێ من چیم کردووە من وەختی خۆی باستەکی زۆر گۆڕانێکی گەورەیە مەمنون مامۆستاکان لەسای ئەوە لەسای خوای گەورە پاشان هەوڵماندبوونەکانی خۆتانە چاوی گوڵ ئەی لە ڕژمان لەبەرکردنەوە جوانی پێشتر پێشەی سێکمارە لەبەرکردویان ئێستا لەوانەیە لە ژمارەیە کەمتر بووبێ بەس ئێستا مامۆستا من ئێستا هیوایەتم چێ کاتێ بۆ نمونە ئەڕۆم بە ڕێگایە سیارەیە بەلامە ئەڕوە حەزەکەم یەکسەر ڕقەمی سیارەکە لەبەرکەم یا مامۆستا پێشتر وەبزانم ڕقم تەلەفۆنی باوکم چەند جار هەر لەبەر مەکرد هەر لە بیرمە چووە ئێستا یعنی هەموو عایلەکەمان ژمارە تەلەفۆنەکانم لەبەرە ماشاءالله لێبێ زۆر سۆز مامۆستاگیان زۆر گۆڕانی جوان تایبەتت هەیە خاوت پارێزی یا ڕەبی ئەی مامۆستا عەفو مامۆستاگیان مامۆستا فەرموو تو یەکەم جار گیانێکم وڵا ویستم پرسیای ئەوەت لێکم لە ڕژای ڕۆژان تۆ چ گۆڕانێکە بەسەر هاتووە لە ڕووی تەندروستی دەرونیت بیرکردنەوە تۆڵیم پێشتر بیرکردنەوەی بۆ بڕۆم قەت بە مۆتیڤیشن و شت نەبووە ئێستا چۆنیت حاڵت چۆنە مامۆستا وەڵی من نازانم پێشتر کەسێ بووم نازانم هەر بۆ خۆم مەجووڵامەوە یعنی بە کوردەوارەکەی خۆمان بڵێ یعنی
هیچم لەلا مهم نەبوو نازانم ئیتر بەس ئێستا یعنی قەرارم یاوە حەچی پەیوەندی بە ڕاهێنان و مۆتیڤێشنەوە بە من لەناو ئەوەیە ئینجا مامۆستا من سەرەتا کە بەشداریم کرد لەسەر دوو دێری مامۆستا عەتا خۆم دانا یەکەم ئێمە خولەکە بۆ ژیان نییە ژیانمان بۆ خولەکەیە دووەم دانا من جەدە وە جەدە جا مامۆستا ئەو دێڕە بەجددی گەورم کردو لە ژوورەکەمە هەڵم واسیوە هەر کاتێکە بێتاقەت بم سەیری یەکەم ئەوە سوودێکی زۆر گەورەی هەبوو بۆ من ئەو دێڕە ما شاء الله من جدة وجدة أوي جديدة أقات بەڵێ ما شاء الله ليبي طبعا انت باش جدي نبوي بفرق يعني خو بس ترهان جدي بيتو الحمد لله قشتي باش تشاك انا بەڵێ مامۆستاگیان خو ما شاء الله ليبي اي بقشتي يعني الرجانة شوانا استا مامۆستا ئێمە لە عایلە خۆمانە بۆ نمونە هەر شەکر و ئەها بەعزە شتێ خراپەکان ناخورێ بەس من یعنی لە عایلە خۆمانە ڕاست بوو ئەمودنا من هەر ئەو شتە خراپانە هەرە بێ بخۆم شتانێکن بۆ خواردن داناوە من ئەبێ بیان خۆم بەس ئێستا منیش ئەوە قەناعەتم بۆ دروست بۆ لەگەڵ ئەوانە دایمە ئێستا دوای ئەو دەرسەی مامۆستا عەتا لەسەر زەیت هەر خەریکی زەیت کڕینم یعنی هەموو ژیانم دانا وەز بۆ خواردنی باش ما شاء الله ليبي يا ربي جا خوارن باشا كان جونا زور بخوي ابيت زيان ام جارم مامۆستا وەڵی نازانم ئیتر بابزانین چۆنە بێ ان شاء الله اي من شتێکم زۆر بەلاوەستەی بوو ساویان تۆ کەسێک بوو خۆتە لێنە عیلەکەشتانە جیاواز بی لە بیر و ڕائەکان تاڵی تەنها بۆ خۆم ژیاوم زۆر بڕوان بەڵێنشت يعني ئەم خولەوای کردووە باش فەزلی خوا ئەم گۆڕانە گەورە بەسەر تۆ بێنێ بتگۆڕێ بە کەسێکی تر قەناعەتەکان بگۆڕێ ئەمە من خوڕافێت ئەم قسانە بۆ تۆ کراویان بەڕاستی ئەدگۆڕێ شتێکی کردەیە مامۆستا ئەم خولە بۆ خۆم یعنی پێشتر باسم کرد بەجددی یعنی من زۆر گرنگیم بەڕاهێنانشتنە ئەیە وەکو بۆ نمونە ئامۆژگاریکردن یا شتێکی لەو بابەتە من کاتێ هاتم ئەم دەورەیە وتم تەنها پەیوەندی بەیادگەوەیە یعنی هیچ شتێک هیچ کاریگەریەکی لەسەر ژیانی ڕۆژانە ئەو شتانە نییە بەس ئەو شتانی کە مامۆستا عەتا و مامۆستا سدیق پێوتین نەک بۆ نمونە تەنها یادگە هەموو شتێ ئەگۆڕێ ئەو کاتێک کەسێکی تر بۆ نمونە لەوانەیە ینی من پێم ئەڵێن بۆچی لەم دەورەیە بەشداری کردووە ئەم پارێ زۆر زۆرە بۆ یاوتە من ئەڵێم ئەم پارێ حیز نییە لەوانەیە یەک لەسەر پێنجیشی نەبێ ئەو شە زێڕینانەی مامۆستا سدیق و مامۆستا عەتا بە ئێمەیان یاوە لەوانەیە بەو پارێ حەجگیز نەیتوانێت لە هیچ شوێنێکی کە بیکڕی ما شاء الله الحمد لله ڕاستەکەی زۆرێک لە بەشداربوون الحەمدوللا باش ئەو قسە جوانانە کە لە چاکردنەوە پێشکەشیانەکرێت گۆڕانێکی زۆر گەورە بە ژیانیانەیە طبعا ئەمەش هەوڵی خۆتانە هەوڵی زۆر چڕوپڕی خۆتانە هیوای بەرزی ناو ناخی خۆتانە الحەمدوللا دەستەکانتان خۆش بە یا ڕەبی ساوێکیان ئێستا تۆ بەتەمای بم مێشکە بەهێزێتەوە یعنی بەتەمای چ شتێ بەدەست بینی ئایا ئەو شتانی پێشتر لە خەیاڵی خۆتا بوون و مەحاڵ بووە ئێستا بەتەماتە چی بە مێشکەتەوە پیوە چه ئاوات و خولیایەکت بەینتەدی ئینشاءڵڵا مامۆستاگیان پاش لە بەرکردنی قورئانی پیرۆز ئەوە هەمومان پلانمان ئەوەیە ئەوە بکەین بەس من جارێ ئێستا لە پۆلی یعنی لە ئامادەییان بۆ نمونە پۆلی شەشم لە بەردەمایە بێگومان بۆ نمونە لە ئێستایە پۆلی شەش داهاتووی من دیاریەکە داهاتووەکەشم حەزەکەم من حەزەکەم هەندەسە تەواوکەم بۆ نمونە بەڵام کاتی پێشتر بیرم لەوە کردەوە کە بڕۆم بەشی هەندەسە من منەبێ بۆ نمونە لەوانەیە بۆیە 20 ساعات سعیکەم بۆی بگەم بەوە اینجا من یادگەشم زۆر خراپ بوو لەوانەیە بۆ کاتە شەش تا فریان نەکەوتمایە بەس ئێستا من قەرارم یاوە بۆ پۆلی شەش لە 4 ساعات بۆ 5 ساعات سعی بکەم و ئەوەش لە مشکمایە ئەمەوێ بەدەستی بێنم بەدڵنیاییەوە ئینشاءالله ئینشاءالله ماشاءالله لێبێ ئەی ساوێکیان چی تەیە بۆ ئەو کەسانی کە خۆتن ئەوە زۆر قەناعەت بەشت ناکەن چی پامێکت پێیان هەیە پێیان ئەڵی ئێوە شوکو من وەرن بەشداریکەن چیان پێڵی ئەوانە لەن پارێکی زۆر و ئەوانە خۆی مامۆسا بۆ نمونە ئەو کەسانی کە لە نزیکی منەوەن دووسێ کەس هەن لە نزیکی منەوە ئەوانش بیرڕای منیان هەبووە یعنی وەکو بۆ نمونە ئەڵێن بە من ئەوە مێشکی خووە هەستەکە کە شتێکی ئاوایە بەس من ئەڵێم نا ئێوە بەشداریکەن
دوای دەستکەوتنەکانتان ئەبینن دەستکەوتەکانتان مامۆستا هێدی یەنە دەستەوە کاتێ بۆ منە لە سێ و شەوتەوە کردوتە بە دوو لاپەڕە لەوانەیە لەو بینەیە زۆر هەستی پێ نەکەی بەڵام لە کاتی ڕاهێنانەکەیە لە یەکەم ڕاهێنان و کۆتا ڕاهێنانە ئەتەوێ خۆت هەڵسەنگێنی لەو کاتەیە هەستی پێەکەی اینجا کە سەیری خۆمەکەم بۆ نمونە من پێشتر چۆن بووم و ئێستا چۆنم ئێستا بیرکردنەوەم بۆ ژیان چۆنە و پێشتر چۆن بۆ پێشتر مامۆستا تااقەتم نەبوو کتێبێتەوە بە تەواوەتی بخوێنمەوە ئێستا حەزەکەم ئەو کتێبانی کە بۆ منە 14-15 بەشن بیان خوێنمەوە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە من هەر دەستم پێ ئەکرد و هەر تەواو نەبووم هەر دەستم پێ ئەکرد و هەر نەمەتوانی تەواویکەم ئێستا قەرار میاوە لەبەریکەم بۆ من ساڵەکانیش لەبەرکەم ماشاء الله لێبیانێتە بڕیارت داوە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرکەی بەهەمووی بەڵێ مامۆستا ماشاء الله لێبێ ینی تۆڵی تا بەخوێنەوەش تەواو نەکردو بەڵام ئێستا بەتەمای لەبەرکردن بی بەڕاستی دەستکەوتێک و بەرهەمێکی زۆر گەورەیە یەخوای سەلام بارەکە الله الحەمدولله ساوێک گیان زۆر خۆشحاڵ بووم بە قسە جوان و شیرینەکانت مەمنون مامۆستای گیان بووە دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەکەین لە سایەی ئەوە مامۆستا دوای فەزڵی خۆ دەستان خۆش بێت لەگەڵ ئێوەشیان